بە ئامانجی زیاتر نزیک بوونەوە لە خوای گەورە و ڕەخساندنی کەشێک بۆ مناجاتی ڕۆحەکان ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە قیعەربەت کۆبوونەوەیەکی ئیمانی و ڕۆحی بۆ ژمارەیەک لە ئەندامان و تامەزرۆیانی ئارامی دەروون ساز کرد. بەرگی گوڵ ئەڕوا بەدڵ بەسەرا ئامادەبوانی ئەم شەوە عیرفانیە پێیان وایە درێژی شەوگار دەبێ بکرێتە وێزگەیەک بۆ بەخۆدا چوونەوە و ڕازیکردنی پەروەردگار نەک کات بەسەربردن بە کۆمەڵێک چالاکی بێهودا کە ناتوانن ئارامی بە ڕۆحەکان بدەن. بۆ ئەو استیفادەمان کرد لەم استیفادەمان کردەوە بۆ ئەم دیانەت و دنیا و دینە استیفادەمان لەوە کردووەکەوە بیرمان لە بازێ شتێکەوێتەوە کە ئەو خوا لێمان وەگرێت خوا لێمان وەگرێ ئینشەڵا پشت بەخوا ئەم شوێنانە چێ بێ ئینشەڵا قانجازێکە زەرە ناکات. لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا. بڕگەکانی ئەم چالاکی خۆیان لە قورئان خوێندن و وتاری کورت و تیشک خستنە سەر ژیانی کەسایەتی دیارەکانی مێژووی ئیسلام و هاوڵانی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ دەبینیەوە. ئەم شەوانە کە ئاوا زیندوو بکرێتەوە وەک چۆن ئەسحاب سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەیان فەرموو تعالوا نؤمن ساعة واتە وەرن با سعاتێک دابنیشین ذیکرێک بکەین یان دەمەزەرکردنەوەی ئیمانەکەمانی پێ بکەین بۆ ئەوەی ئیمانەکەمان بەهێز و بەقووەت بێ و سوپاس بۆ خوا ئێمەیش کە مادام موسڵمانین بە فەزلی خوای پەروەردگار خوا ئاسانکاری بۆ کردوین و هەڵساوین بەم کۆڕە عیرفانیە لەم شەوە پیرۆزا و سوپاس بۆ خوای پەروەردگار. بۆ شاری کۆچی دوایی ئەتۆ کەڕێت لەبار مامۆستایەکی ئاینیش جەخت دەکاتەوە لە دنیای جەنجاڵی و لە نێوەندی سەرقاڵی بە پێویستیەکانی ژیانەوە مرۆڤی ئەم ڕۆژە لە ڕووی دەرونیەوە تەواو ماندووە بۆیە پێویستە ناو بەناو دەرونی خۆیان ببوژێننەوە و بە خواپەرستی و پەرستشەکان ئارامی پێ بدات. گومانی تیانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام زۆر گرنگی بە کات و بە تەمەنداوە هەر بۆیە لە فەرمودێکا فەرمێ ئیختەنیم خەمسەن قەبلە خەمسین پێنج شتێ بە هەلی بزانە بە گەنجینێ بزانە بە فورسەتی بزانە وەری بگرە جایەکی لەو شتانە تەمەن و کاتی ئینسانە بە تایبەتێکی ئێستا مەسەلەن ئێمە لە شوگارێکی درێژین هەر بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام و ئەسحاب خوایان لێ ڕازی بێ و پیاوچاکان زۆر گرنگیان بە ئەم کات و تەمەنانە داوە تەنانەت ئەبوو هورێرە کە سەحابی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام ئەفەرمێ باز دەوە کە ئەفەرمێ زستان بەهاری مسلمانە بۆ بەهاری مسلمانە ئەفەرمێ شوگارەکەی درێژە بۆ بەندایەتی بۆ شەونێژ بۆ قورئان خوێندن بۆ یاد و زیکر بۆ سیلە ڕەحم بۆ خزمەتی بۆ سەردان ڕۆژگارەکەشی کورتە بۆ ڕۆژوگرتن بۆیە هەر وەک چۆن جەستە پێویستی بە خۆراکە تاوەکو نەمرێت هەر ئاواش دەبێت خۆراک بە دەروون بدرێت بۆ ئەوەی بتوانێت ڕوبەڕووی سەختیەکانی ژیان ببێتەوە دەشکرێ ئەم جۆرە کۆڕ و کۆبوونەوانە وەک بەشێک لە دابینکردنی پێویستیەکانی ڕۆحی مرۆڤەکان تەماشا بکرێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام ناحیە ئاربەت.